بەداخەوە ئەم جارێشڵم بەداخەوە بە بۆنەی ئەوەی کە پیلی خوددا بوو 4 ڕۆژتیایە مال کرابوو پیان نەزانی بوو ئەو منداڵە بەشێک لە سوورێنشکی توا بووەوە و بە نەشتەرگەری و بە بەنجی عام بۆمان لابر و ئیمزای مردنی مناڵەکەمان بە دایک و باوکی کرد پێشەوەی دەسی بە بەرین چکە زۆر حاڵەتەکەی خراپ. بەڕاستی ئەگەر ئاگامان لە مناڵەکانمان نەبێ سوورێنشیان ئەتوێتەوە بە بۆنەی قودانی باتریەوە جا باتریەکە هەر چۆنێک بێ پیلێکی بچووک بێ یان پیلێکی سەحات بێ ئەمانە لە سوورێنشکە ئەگیرێن بە چەند ڕێگایەک ئەبنە هۆی ئەوەی کە سوورێنشک بریندار بکە یان بیتوێنێتەوە. ئەگەر مناڵێک هەر شتێکی تر قوت با ڕەنگە هەر هۆکارەکە ئەوە بێت کە سوورێنشکی بە شتێکی تیژ ببڕێ بەڵام لە باتریا وەزعەکە جیاوازە جگەلەوەی کە خودی خۆی پستانە خاتە سەر سوورێنشک و ئەبێتە هۆی برینداربوونی باتری کێشەیەکی تری هەیە ئەوش هەیە ئیفرازاتی هەیە مادە دەرەکە ئەم مادەیە سوورێنشک ئەتوێنێتەوە و هەتاوەکو زوو دەربکرێ درەنگە یعنی پێویستە زۆر بە خێرایی دەربکرێ بەداخەوە لەم چەند ڕۆژەی پێشوە مناڵێکمان بۆ هات کە تەمەنی ساڵێک و 3 مانگ بوو دایک و باوکەکەی دوو ژنپیاوێکی گەنجیش بوون بەڵام ماوەی 4 ڕۆژ بوو ئەو باتریە لە قورجی ئەو مناڵا بوو پیان نەزانی بوو ئەمەش پامێکی تراگەر تۆ گومانێکت هەیە شتێکی خودداوە یعنی گرتنی یەک ئەشیعی ڕەشوسبی بەڕاستی زۆر کەمیتێکی هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی مەسروفەوە پێویستە دایک و باوکان گومان بە گومان بن لەو حاڵتانەوە خێرا ئەشعەیەکی بۆ بگرن بە ئاسانی بە ئەشعەیەک تەشخیص سەکرێەوە چەند سەعات زووتر دەریکەی ئەوەندە ئەگەری توانەوەی ئەو سوورێنشکە کەمترە. لەبەرەوە یەکەم زۆر گرنگە دایکان و باوکان نەهێڵن مناڵ یاری بە پیل و باتری و ئەوانە بکە بە تایبەتی مناڵی خوارد 5 ساڵ خاڵ یەکەم. خاڵی دووەم ئەگەر هات و گومانی قودانی ئەمان کرد بە خێرایی ئەم مناڵە بگەێنە شوێنێک لە سنتەرەکانی کە ئەشیعە ئەگرن یان خەستەخانەکان بۆی ئەشعەیەکی بۆ بگیرێت دڵنیا بنەوە لەوەی تەنەکە هەیە نا. خاڵی سێم ئەگەر هاتوو سەلمێنرا کە شتێکی وا لە ناوە هەیە لە سوورێنشکە هەیە پێویستە بەبێ هیچ لە ڕاوچێ ئەو مەترسیە وەرگیرێ بەنجی عام بکرێەوە نەخۆشەکە لەژێر بەنجی عامە هەڵ برێ ئەو باسیە لا بەرن. ئێمە لەو نەخۆشەی کە باسی ئەەکەم بەڕاستی 2 پارچە لە سوورێنشکی کە توا بووە لە هەر چوار دەورە توا بۆ سوورێنشکەکە بە ئاسانی هاتە دەرەوە لەگەڵ باتریەکە خۆشمە گومانمان هەبوو کە ئەوە سوورێنشک بێکەوە کە بەس کەنارمان بۆ مختبەر برادەرانی پاسۆلۆژی وەڵامیان داوتیان بەڵێەوە ناوپۆشی سوورێنشکە کە ناردووتانە. ئەم حاڵەتە چارەسەرکردنی یەکجار قورسە. ئەڵبەتە ئەو مناڵە خۆی گەورە شیفایا و بە موعجیزە زۆر بە باشی چوە دەرەوە لە نەخۆشخانە بەس بەڕاستی ئەم حاڵەتە ئێمە بە موعجیزەیە زانین کە ئەگەر باش بێت لەبەرەوە حاڵەتە ئاسایەکەی ئەوەیە کە ئەو مناڵە ڕەنگە پێویستکاش چەند مانگێک لە نەخۆشخانە بێت چەندین عملیاتی قورسی بۆ بکرێت ئەمە هەموو لە پێناوەی کە یاری بە باتریەکەکە. سمارت وەرچەرخانە